سپاس بۆ خوای پەروەردگار لە ماوەی 2 مانگە هەڵسەنگ بەکردنەوەی خولێک بۆ شارەزابوون لە جوان خوێندنەوەی قورئان منهەجیشمان بریتی بوو لە کتێبی مقدمە ئیبن جەزەری کە سپاس بۆ خوا 50 قوتابی لە برایان و خوشکان بەشداریان کرد توانیمان ئەوەنەی کە بتوانین نە زۆر کورت بێت کە سوود و قازانجی کتێبەکان دەمێنێت نە زۆر درێژیش بێ خەڵکەکە تووشی مەلەل بێت ئەوەی پێویست بوو تایە باسمان کرد وە گرنگی ئەم خولەش لەوەیە یەکەم شت وەکو خۆی فەرمی والأخذ بالتجويد حتم لازم من لم يجود القرآن آثم يا من لم يصحح القرآن آثم ئێمە بەرنامەی ژیانمان بۆ ئیسلاحی حاڵی خۆمان و بۆ میلەتیشمان بریتیە لەوەی کە حاڵی تێگەشتنی خەڵکی لە ناسینی دینی خوای گەورە بۆ ئیسلاحکردنی خۆیان بۆ ئەوەی باشتر خزمەت بۆ خەڵکە بکەن کە ئەو لە قورئان و دەست پێکات. قورئان بەرنامەی ژیانە، خوا نردوێتی. ئینسان بدایەتی تێگەشتنی لە قورئان خوێندنەوەیەتی، چونکە ئەگەر بێت و ئەم خوێندنەوە لە قورئان نەخوێنی لێی تێناگەی، لێی تێنەگەی ئیشی پێ ناکەی، ئیشت پێ نەکرد گۆڕانکاری ڕوونادات. بەڵام من ئەگەر بێت و کەلامی بەشەریش هەر شەخصێک قسەکانی بە جوانی دانی پیانە نییە، تێکەڵی کەم جوان نییە، بۆیە واجب ئەو کەسەی لە توانایەتی ئەم یاسا بخوێن، یاسا جوان خوێندنەوەی قورئان گوناهبارە بێ دوایی کە پیتەکان تێکەڵ کەوماناکەی بگۆڕێت. نمونە هێرم و ئێستا بۆ نمونە تەکثیر بە معنای زۆر، بەڵام من کاتیان علمە نەخوێن، بەڵام تەکسیر بە معنای شکاندن.